لە هەموو چوونی توێژەکان. ئێمە ئەمڕۆ 6/4/2019 کەمپێنێک ڕاگەێنین وەکو سنتەری هاوبەشی لۆر لەگەڵ گروپی موسیقی لۆر بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی دیارە ئەم کەمپێنەمان بۆ هاوکاری و یارمەتی و پشتیوانی لێقەوماوانی ئەو لافاوەی کە بەسەر ناوچەکانی لۆڕستان و کرمانشان بە تایبەتی هاتووە. دیارە ئەوە ئەرکێکە لە چەڕوویەکەوە ئەبێ ئێمە هەموو لایەکمان بەشدار بین لەو کەمپێنە لە ڕووی ئینسانیەوە، لە ڕووی مرۆڤایەتیەوە کە ئێمە وەکو مرۆڤ دەبێ هەموو لایەکمان هاوکاری یەکتری بن. ئەوە ئەرکەکە ئەکەوێتە سەر شانی هەموو لایەکمان. لە ڕووی دینیەوە بە هەمان شێواز ئەوە ئەرکێکە کە لە دینی بڵێن ئیسلامشدا کە هاوکاریکردن و پشتیوانیکردن و یارمەتیدانی لێقەوماوان ئەوە واجبە لەسەر هەموو موسڵمانێک. لە ڕووی نەتەوایەتیەوە ئەوەش ئەرکێکی گەورەیە بەسەر ئێمەدا، چونکە ئێمەی بڵێن کوردان و هاونیشتمانان و کوردستانیانی خەڵکی باشووری کوردستان براکانمان لە دیوی لۆڕستان و کرمانشان کە یەک نەتەوەین و ئەبێ ئێمە پشت و پەنا و هاوکار و یارمەتیدەر و پشتیوانی یەکتر بن. ئەگەر بێتە سەر جیرانیەتیش بە هەمان شێواز کە ئێمە سنوورێکی هاوبەشمان هەیە لەگەڵ وڵاتی جمهوری ئیسلامی ئێران، دیارە ئەوان لە خاکی جمهوری ئیسلامی ئێران و ئێمەش لە خاکی عێراق و هەرێمی کوردستاندا ئاژین، ئەوش هەر بڵێن واجبە لەسەرمان بۆ هاوکاریکردنیان. ئێمە لێرەدا بڕیارمان داوە بۆ ماوەی هەفتەیەک کەمپێنەکەمان بڵێن ڕاگەێنین. ئەو کەمپێنە لیژنەیەکی فەرمی سەرپەرشتیاریە بێ. ئەو لیژنەیە بە نوێنەرایەتی سنتەری هاوبەشی لۆر لەگەڵ گروپی موسیقی لۆر بە نوێنەرایەتی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی و قسەمان لەگەڵ جەنابی محافظدا کردووە کە ئەوش نوێنەرێکی هەبێ لە ضمنی ئەو لیژنەیە کە سەرپەرشتیەکە. یەک هەفتە ئەو کەمپێنە باراگای سەرەکیەکەی لێرەدا بێ لە ئەمنە سوورەکەیە. بۆ سوپاسەوە بۆ برادرانی سەرپەرشتیاری ئەمنە سوورەکە بۆ تایبەتی بەڕێز کاک ئاکۆکە جێگایەکی بۆ تەرخان کردوین بۆ ئەوەی بڵێن کۆمەکەکان تێدا کۆ بکەینەوە. ئەگەر خیوەتی بچووکی نوێ بێت، یعنی قەتکراو یعنی پاکێتکراو بێت، یان خواردنی قوتوبەند بێت، یعنی یان ئەوەیە شتی پاککەرەوە بێت، یان پیویسی مناڵ بێت، هەرچی ئەو شتانەی کە پێویستن بۆ منداڵە وەکو شیرە وەکو هەر شتێکی کە پێویستە بۆ منداڵە. دیارە ئێمە لە ئەمڕۆ دەست پێکەین کە ئاکا شەممەیە، شەممەی ئایندەش بە هاوکاری و هەماهەنگی برایانی زۆر ئازیزانمان هونەرمەندانی سلێمانی کە بەردەوام ئەوانش ڕۆڵیان هەیە لە هەموو ئەو کەمپێنانەی کە ئەکرێ لە هەرێمی کوردستاندا. ئێمە لە هەفتەی ئایندە ڕۆژی شەممە کۆنسێرتێکی گەورە لە تەلاری هونەر ئەنجامە دەین بە لایەن گروپی موسیقی لۆڕەوە بە هاوکاری دە هونەرمەندی سلێمانی کە ئەوانە داهاتی ئەو کۆنسێرتە کە پتاکی بەپارەیە بێگومان هەموو پارەکەشی ئەبێ بۆ لێقەوماوەکانە بێ. ئێمە جارێکی تر داوا لە هاوڵاتیانی کوردستان دەکەین بە هەموو لایەک هاوڵاتیانی بە شەرەفی کوردستان لە هەر چین و توێژێک بن، لە هەر شۆنێک بن کە دەستی بڵێن یارمەتی درێژکەن بۆ برایانی ئازیزمان کە لێیان قەوماوە و هەمووتان بینیتان کە لە ئەو وێنانەی کە بڵاو بووە بەڕاستی کە وێنەیە کە زۆر تەئسیری هەیە بەسەر هەموو لایەکمان. سوپاسی هەموو لایەکتان دەکەین، دووارە یەکەینەوە هاوکار و هەماهەنگ بن لەگەڵمان. جگە لەوەش ئێمە هەر بۆ زانین جگە لە ئەمنە سوورەکە برای بەڕێزمان کاک عەباس کە بە هەمان شێواز ڕێکخراوێکیان هەیە لە دیوی خانەقین، بەڵام ئەو بە هەمان وەکو لقێکی بڵێن بەشێکی مرکزێکی بۆ کۆکردنەوەی یارمەتی بۆ ئەو کەمپێنە بە هەمان شێواز لە خانەقین دەکاتەوە بە ڕێزی سەرپەرشتیەکە ئەتوانن خەڵکی ئەو ناوچانەش یارمەتەکانیان برن بۆ ئەوێ. سوپاس. من مەجالە دەم بە برای عەزیزم کاک بابەکر کە قسەکانی خۆی بکە. زۆر سوپاس برای خۆشەویستم کاک جەبار. بەخێر بێن هەموو لایەکان میدیاکان. سەرەتا مێ زۆر سوپاسی سەنتەری هاوبەشی لۆر بکەم لەگەڵ گروپی موزیکی لۆر کە دەستپێشکەریان کرد بۆ ئەم کارە خێرخوازێ گەورەیە. بەڕاستی بەڕێزان ینی ئەمە کارێکی زۆر گرنگە بۆ میلەتەکەمان، چونکە شارێک ژێراو کەوتووە بە ناوی پولدوختەر لە کوردستانی ئێران کە ئەکەوێتە لۆڕستانی کوردستانی خۆرهەڵاتەوە
ئەمە ئەرکێکی ئینسانیە وەکو کاک جەبار باسی کرد ئەرکێکی ئینسانیە و نەتەوەییە کە فریایان بکەوین کلتوری بەخشینی خوێن پارە شمەک بۆ ئینسانەکانی تر ئەمە کلتورێکی زۆر قەدیمیە لە ناو خەڵکە بڵاوە پێویستە شاری سلێمانی هاوڵاتیانی خۆشەویست کە جویان لە ئێمە بێ بەدەنگمانەوە بێن کە هەوڵ دێن هاوکارێکی زۆر جددی و باش بگەینین بە هاوڵاتیانی لە ڕۆستانی کوردستانی ئێران و حتا ئێران خۆشی ئەمە کارێکی گرنگە بۆ حکومەی کە ئەوان شارەکان بە تەواوی ژێر ئاو کەوتووە و سەدێکی بچووک تەقیوە لە شارەکەدا کە ژیان لەوێ ئیتر ئیمکانی نەماوە شوێنی تریش لە کوردستانی خۆرهەڵات بە هەمان شێوە وای لێ هاتووە کە ئێستا کاتی مەردایەتی و جوامێریە کە میلەتەکەی ئێمە لە سلێمانی و دەوروبەری هەوڵ دەین کە حەرچی بۆمانەکرێت کۆی بکەینەوە لە وەکو کاک جەبار باسی کرد لە ئەم نەسوورەکە ئێمەش ئامادەیمان تایە وەکو بەڕێوەبەراتی گشتە ڕۆژبیری سلێمانی شوێن دابین کەین بۆ کۆکردنەوەی هەر شتێک کە خەڵک ئامادەی تیا ببیێنێت جا لە پارەی یاخود جلە یاخود پێخەفە هەر شتێک بێت و ئێمە ئامادەیمان تایە وەکو بەڕێوەبەراتی گشتی وەکو حکوومەتی بڵێن بەڕێوەبەراتەکەی ئێمە کە هۆڵ دابینەکەین بۆ هونەرمەندەکان ڕۆژی شەمەی داهاتوو و ڕووناکی و دەنگ کە هەمویان بە شێوەیەکی ئێجگار جوان کۆنسەرتی پێشکەشەکەن بۆ کۆکردنەوەی پارە و من داواکەم ئەو کەسانی کە جوان لە ئێمەیە و ئاگاداری ئەم کەمپینە ئەبن بێنە پێشەوە بۆ ئەوەی کە بتوانین شتێک کۆ بکەینەوە کە شایستەی ناردن بێ بۆ خوشکبراکانمان کە لیان قەوماوە وەکو باسم کرد بەخشینی شت لەم کاتانەدا گرنگە چونکە ئینسانەکانی تر ئێستا بێدەرەتانن تواناییان نەماوە ئیمکانی ئەوان نییە کە دەستیان بگا بە ئیمکاناتی مادی ڕەنگە حکوومەتیش لەوێ و حکوومەتی ئێران قسەمان لەگەڵا کردووەوە نوعێک تەنسیق کراوە کە ئەوان شتەکان ئەگەێنن بە شێوەیەکی منەظەم و دەقیق ببێ ئەوەی کە هیچ شتێک تەلەف ببێ بۆیە ئێمە داواکارین وەکو هەردوو لامان سەنتەری هاوبەشی دڕ و بەڕێوەبەراتی گشتە ڕۆژبیری سلێمانی کە پێکەوە ئەم کارە ئەنجام دەین بە شێوەیە کە بتوانین ببێتە مای سەربەرزی بۆ میلەتەکەمان ڕەنگە ئێمەش ڕۆژ لە ڕۆژان دێمان لێمان بخۆمێتەوە ئەمە دنیا ئیتر ئەمە کارەساتی سروشتیە ئینسان نازانێت چییە قەومێ گەبیرتان بێ خەڵکی سلێمانی خەڵکی کوردستان بیریان بێ لە 91 کە کۆڕاوەکە بوو هونەرمەندێکی بریتانی گۆرانێکی وت کە ئێساش بۆتە شتێکی مێژوویی کە بۆ گەلەکەی ئێمەی وت ئێمەش هەوڵ دەدەین بە هونەر هاوکاری خەڵکی کوردستانی خۆرهەڵات بکەین بە هونەر بێ بە ئیمکاناتی مادی باش شتێک بێ کە بتوانین بیکەین من سوپاسان ئەەکەم بۆ گواستنەوەی قسەکانمان بۆ خەڵک و داواکەینەوە کە هەم بۆ کۆنسەرتەکە داواکەی خەڵک ئامادە بێ هەمیش بۆ هاوکاریکردنی جددی تکامان وایە دەست بجێڕ لە ماڵەکانتان هەر شتێک هەیە زیادەیە هەر شتێک هەیە پێویستان پێ نییە خۆ ئەگەر لە پێویستەکانی خۆشتان خەڵک هەندێک هاوکاری بکات مەمنوع نەبین و ئەمە مایەی شانازیە بۆ شارەکەمان و بۆ خەڵکی وڵاتەکەمان کە لە کاتێکی پێویست و ضروریە بەدەنگەوە بێت من سوپاسان ئەەکەم تەنها یەک ئیزافەم هەیە لێرە ئێمە ئەو کەمپێنە کە ڕاگەینین لێرە داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەین هەموو خەڵکی کوردستان جاری لە باشوور لە زاخۆ تا دەگاتە مەندەلی هەموو ئەوبرا هاوڵاتە ئازیزانەی کە لە کوردستانن جگە لەوانەی کە ئەوانەی کە لە کەرکووکن ئەوانەی کە لە بەغدان هەر کەسێک ئەتوانی کۆمەک بگەینە بە ئێمە هەر کەسێک ئەتوانی کۆمەک بگەێنێ ڕاستە ئێمان ناوەندی کەمپێنەکە لە سلێمانیە بەڵام بە هەر شێوازێک ئەو یارمەتیانە دەگاتە ئێمە لە هەر شوێنێکەوە بێ طبعاً سوپاسی هەموو لایەنەکان دەکەین و بۆ ئەوەی کە بە چاکی ئیشەکانمان بەڕێوە بچێ هەر ڕێکخراوێکی مەدەنی هەر لایەنێک ئەوێ نوێنەرایەتی هەبێت لە ضمنی ئەو لیژنەیە کە سەرپەرشتی ئەو کەمپێناکە ئێمە پێشوازی لە هەموو کەسێک دەکەین هەر کەسێک ئەوێ وەکو ڕێکخراوێکی مەدەنی یان وەکو هاوڵاتیان هەر کەسێک ئەوێ نوێنەرایەتی هەبێ لە کاتی کۆکردنەوەی کەمپێنەکە و چۆنێتی ناردنی ئەو یارمەتیانە ئێمە ئامادەین کە هەماهەنگ بین بۆ شەوێت دە کەس ئامادەیان دەبڕێت تا ئێستا خۆ ئەگەر بمانەوێت درێژی بکەینەوە دوو ڕۆژ بێت ئەمەش ئێمە ئامادەیمان تایە هەوڵ دابینکەین ئیمکاناتی حکومەت دەخێنە بەردەستی هونەرمەندەکان هیوادارین وابێت یعنی کە دوو ڕۆژ سێ ڕۆژ بەردەوام بین بۆی خەڵک هاوکاری بکەن بەڵێ تەلاری هونەر هۆڵی گەورەکەی تەلاری هونەر لە 10 تا 5 ئێوارەیە پرسیارێک لەو بارەوە ئێمە بەڕاستی ئەمڕۆ گەورە بووین کە جەنابی کاگەنوەر قەرەداغی لێرە کە هونەرمەندێکی ناسرا و هونەرمەندێکی بڵێن دیێرینی ئەم شارەیە و دەستێکی دیارە لە هونەرە لە سلێمانی بەشدارە لەگەڵمان سوپاسی کاک مەحموود ڕەزاکەین وەکو ئەندامی پەرلەمانی
کوردستان بڵێن فراکسیۆنی کوردستانیەکان کە لە بەغایە لێرەش بە هەمان شێواز بەشدارە لەگەڵمان سوپاسی ئێوە دەکەین ئەو کەناڵانەین کە ئێوە ئەبنە هۆکار بۆ گەیاندنی دەنگی ئێمە